هەرێمی کوردستان ئێستا لە دۆخێکی سەختی کۆرۆنادایە. ١٧٠ بۆ ١٨ ئەو کەسانەی تووشی کۆرۆنا دەبن لە جۆری دڵتەیە. ئەمە ژوای کردووە بۆی زۆری ژمارەی توشبووانە وەزارەتی تەندروستی نەخۆشخانەی دیکە تایبەت بکا بە کۆرۆنا. دەبێت ئێمە ئامارەکان کەم بکرێتەوە تاوەکو بتوانین ئەو زەختەی هەیە لەسەر نەخۆشخانەکان و فریاکەوتەکان کەم بکرێتەوە. وتەبێژی وەزارەتی تەندروستی دەڵێت لە هەرێمی کوردستان نزیکەی ١٦ کەس باری تەندروستیان ناجێگیرە و لە ژووری چاودێری چڕ و لەسەر ئامێری سیپاپدان، بە سەدان کەسیش لە ژێر ئامێری ئۆکسجیندان. دۆخی نەخۆشەکان ئەوانەی کە لەسەر سیپاپ و ئەوەنەوە نزیکەی بووە بۆ 160 نەخۆش لە هەموو شار و شارستانی هەرێمی کوردستان. عادەتێکی کەلێک زۆرە ئەوانەی لە ژوورەکانی چاودێری چڕن لەسەر ئامێری سیپاپن کە دۆخی تەندروستیان ناجێگیرە و بە سەدان کەسیش لە ژێر ئامێری ئۆکسجینە. ئەمەش ئاماژەیەکی باش نییە بەڕاستی لە بۆ ئەگەر ئەتو دۆخی کۆڕۆنا هەڵبسەنجێنی یان ئەمسە نزیکی لە زۆنی سوور یاخود هەر زۆن سوورەکە تقریباً گەیشتینە ناوێ بەو زۆنانەی کە دانراوە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی و ستاندەردێکی جیهانیە کە ئەمەش خراپترین دۆخی کۆڕۆنا ئاماژە پێ دەکات لە کۆمەلگایەک. 3136 کەس خۆیان تۆمار کردی بۆی ڤاکسین وەرگرن. بۆی زۆری ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆڕۆنا خواستی خەڵک بۆ وەرگرتنی ڤاکسین زیادی کردووە. ڕۆژانە ژمارەیەکی زۆر داوا پێشکەش دەکەن بۆ وەرگرتنی ڤاکسین. لە پاڵەمەش وەزارەتی تەندروستی هەفتەی داهاتوو ڕێنمایی بۆ پێدانی ڤاکسین کارت بۆ ئەو کەسانی ژەمی یەکەم و دووەمی ڤاکسینیان وەرگرتووە دەردەکات. لە هەفتەی دابێتن ئینشاڵڵا ئێمە لە وەزارەت ڕێکارەکان تەواو دەبیتن و شۆڕ دەبتەوە بۆ بەڕێوەبەرایەتیەکان لە هەموو پارێزگەکان ئۆفیسێک دەبیتن بۆ وەرگرتن بۆ وەرگرتنی ئەو ڤیزە کارتە. زۆر گرنگە بەتایبەت بۆ ئەو کەسانێک کە سەفەر دەکەن زەرورە چونکە لە فڕۆکەخانەکان بۆ ئەو وڵاتێک کە سەفەر دەکاتن ئاسانکاریەکی باشیان بۆ دەکاتن لە ڕووی هەندێک کەرەنتینە و لە زۆر وڵات ئێستا کەرەنتین ماوە یان لە ڕووی فەحزکردنی PCRەوە دەتوانیت ئاسانکاری بۆیان بکات و زۆر تاخیر نەبن. بڕیارە سێیەم مانگا لیژنەی باڵای ڕووبەڕووبوونەوەی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان کۆ ببێتەوە. هەڵسەنگاندن بۆ بڕیارەکانی کۆبوونەوەی پێشویان دەکەن لەسەر بارودۆخی تەندروستی. وتەبێژی وەزارەتی تەندروستیش دەڵێت هەموو ئەگەرێک بۆ توندکردنی ڕێوشوێنەکان لە بەردەم لیژنەی باڵادا کراوەیە. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.